بەڵا عزیزان ئەم بەرنامە تایبەتەی ئەو شۆمان کە ڕاستەوخۆ لە خزمەتاندای تایبەتە بە بانگوازی هاوبەشی حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ مانگرتنێکی سەرتاسەری لە ڕۆژی چوارشەممە سەی ڕێبەندان. ئێمە هەروەک پێشتر باسمان کرد دیارە لەگەڵ هەم کەسایەتی و لایەنەکان قسەمان کردەوە ئێستاش لەم بەشەدا بەڕێز ڕۆزارین کەمانگەر بەرپرسی پەیوەندیەکانی کەژادا نێونەرایەتی پارتی ژیانی ئازادی کوردستان ئەگەر پێم وابێ هاوڕێیان بیەنە سەرخەت لەگەڵماندایە بۆ ئەوەی کە قسە و باسێکی دەکەڵ. خاتی ڕۆزارینم کاتت باش زۆر سپاس دەکەین بۆی کە داوەتیان بەرنامەیەتان قبول کرد. هەموو کاتێکی ئێوە و هەموو بینەران بیسرانی ئەم بەرنامەش باش بێت. زۆر سپاس بۆ داوەتەکەی باش. زۆر سپاسی بەڕێزیشتان دەکەم. خاتی ڕۆزاری پێم باشە لێرەوە دەست پێ بکەم ئەوەی کە هەموو حیزبەکان بەشدارن لەم بانگەوازە هاوبەشەدا زۆر دڵخۆشکەرە. گرنگی ئەم مانگرتنە بڵین لەم بارودۆخە ینی هەم لە بواری کۆمەڵایەتی و هەم لە بواری مێژووییدا چییە و تا چەند دەتوانێت ڕێگر بێت بۆ ئەوەی کە کۆماری جنایەتکاری ئیسلامی چیتر ئاوات دەست نەبات بۆ جنایەت و کارەساتیەوە. ینی پێش ئەوەی کە گرنگی مانگرتن باس بکەم دەبێت پەیوەستی بدەم بە ئەوەی کە لەم بارودۆخە حاکمیت بۆچی هەڵوێستێکی وا لە بەرامبەر بە کەسایەتی ڕادیکاڵی وەکو پەخشانی عەزیزی وریشە مرادی دەگرێت و بەم هەنگاوەیە کە هەڵی گرتووە بەم حکومە ئەدامانەی کە خەریکە ڕۆژ لە دوای ڕۆژ زۆرتری دەکاتەوە دەوێت چی بسەلمێنێت. بەڵێ بەداخەوە پێما بێ پەیوەندیمان بچڕا لەگەڵ خاتی ڕۆزارین ئەگەر بکرێت هاوڕێیان. خاتی ڕۆزارین دەنگی منتانەیە؟ بەڵێ دەنگیەوەم هەیە. فەرمووتکایە فەرموو. حاکمیت لەم بارودۆخەدا کە لە زائیفترین بارودۆخی خۆی یعنی شرایطی خۆیدا خەریکە ژیان دەکات هەم بەهۆی ئەوەی کە سیاسەتەکانی دەرەکی هەم سیاسەتەکانی ناوخۆیی ڕۆژ بە ڕۆژ لە دوای یەک ڕوو بە شکست دەبنەوە لە ئەساسا دەیویست تۆڵەگرتنەوەیەک بکات لە چی؟ لە شۆڕشی ژنجیان ئازادی هەروەها لە ئەو هەڵوێستە ڕادیکاڵانەی کە ئێستا لە زیندانە بە پێشەنگایەتی کەسانی وەک وریشە مرادی و پەخشانی عەزیزی خەریکە ئەنجام دەدرێت دەیویست تۆڵەگرتنەوەیەک لە بەرامبەر بە ئەم شۆڕشە بکات. بەڵام ئێمە ئەوەمانە لە زیندانە بینی کە زۆر جار ئاماژەم پێکردەوە گرنگیشی دەبینم کە لێرە ئاماژەی پێ بکەم هەم بۆ پەخشانی عەزیزی هەم وەریشە مرادی لە نێو نامەکانیان و هەم لە نێو عەمەڵی خۆیان لە زیندانە ئەوانە پیشاندا کە ئەیدی زیندان ماڵی ئاخری حاکمیت نییە. زیندان سەنگەری خۆڕاگریەکی یەکجار زۆرە پێشەنگەکانی ژنانی تێکۆشەرن وەک ئەمان کە خاوەن فکرێکن خاوەن ئایدۆلۆژیایەکن ساڵانە ینی تێکۆشانی ئەوان تەنیا بە ئەم 2 ساڵەی زیندانەوە قەتیس نەماوە. ئەمە پەیامێکی ڕادیکاڵ بوو لە زیندانەوە کرا تا بە دەمەوێت بگەڕمە سەرەوە قسەی ئەوە بۆچی مانگرتن هەڵوێستێکی گرنگ بوو لەم بابەتە خەتاب بە هەموو کۆمەلگا خەتاب بە ئەحزاب خەتاب بە لایەنەکان بە ڕێخستنەکان کە شۆڕش بەردەوامە ینی شۆڕشی ژنجیان ئازادی بەردەوامە. ئەم مانگرتنە دقیقاً بۆ کەسانی کە خەریکن پێشەنگایەتی ئەم شۆڕشە دەکەن بۆیە گرنگی دەبینم. یەک ئەمە دوو لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەتی ئەوە پیشاندراوە کە هەموو جارێک ئەو ڕۆڵی پێشەنگایەتیە دەتوانێت بگرێتە ئەستۆ ینی هەم کۆمەلگا ئەو زەرفیەتە هەیە هەم ویستی کۆمەلگا ئەوەیە لەبەر ئەوەی کە کۆمەلگا دەڵێت چی دەڵێت پەخشان وریشە پێشەنگی ئێمن لە زیندانان خەتی سوورمانن کانگای هیوا و وزە و جەسارەتن بۆ ئێمە ئەی پێویستە دەنگێکی هاوبەش بۆ ئەوەی کە پاڵپشتی ئەم ژنە تێکۆشەرانە لە زیندان بێت دەرکەوێت. ئەگەر پێتان بڵێم کە لەم ماوەی ڕابردووە چەندین جار هەر لە ناوخۆ پەیوەندی کرا کە بەڵێ هەنگاو هەن هەردوو بەڕێز زۆر بوونەتە ڕۆژەف هەردوو ژنە تێکۆشەر لە ئاستی جیهانە ڕۆژەفن بەڵام پاڵپشتیەکی بتەوترمان دەوێت لە کوردستان لەلایەنی ئەحزاب ئەمە واقعیەتێک بوو کە ئێمە ڕۆژانە لەگەڵ یا ڕوبڕوو دەبین و بۆیە گرنگمان بینی کە پێویستە بەڵێ ئەم لایەنانە لەسەر خاڵە هاوبەشەکان کە ئەدام هەم خاڵێکی هاوبەشە کە کۆمەلگای دەگرێتە ناوخۆی و تێکۆشان لە بەرامبەر ئایدامیش ئەوێتە ئەرکێکی هاوبەش و سەرەتایی بۆ هەموو لایەنەکان. بۆیە ئەم مانگرتنە لەم کات و سەرەدا هەم هەڵوێستێکی زەروری بوو هەم وەڵامدانەوە خودی حاکمیت لەم کاتەدا. خاتی ڕۆزارین لە قسەکانەدا ئیشارەت بە شتێکی زۆر گرنگ کرد
ئەگەر ئێمە بمانێت پێناسەیەک لە کۆماری ئیسلامی بکەین کۆماری ئیسلامی و ئێعدام ینی ئاوەڵدانی یەک ینی کە دەڵێ کۆماری ئیسلامی ینی ئێعدام کوشتن گرتن جنایەت ئێستا کاگە خۆتان ئاگادار بن ئێعدامی ژنان و گرتن زۆرتر بووە خۆشتان لە قسەکانتان ئاماژتان پێدا ئایا ئەمە تۆڵەی بزوتنەوەی ژینایە یا کۆماری ئیسلامی ترسی ڕوخانی لە دڵدایە ئەو کارێکی ئێستا ڕژیمی کۆماری ئیسلامی کردی نوع خۆکشتن بوو بۆ ئەگەر تا پێش شۆڕشی ژنجان ئازادی حاکمیت دەویست بە ڕێبازگە لە وەکو ئەعدام ژنان و هەموو کۆمەلگا پاشگەز بکاتەوە دوای شۆڕشی ژنجان ئازادی ئێمە کۆمەلگا ئەوەی سەلماند کە شۆڕشێکی زەهنیەتی کولتوری کۆمەڵایەتی و هەمەلایەنە ساز بووە کە نەتەنیا ئیدی نابێتە ئەو ئەعدامە نابێتە هۆکاری ترس و خەوف لە ناودڵی کۆمەلگا بەڵکو بە پێچەوانەوە حاکمیت ئیدی ئێستا ئەترسێ لە چی ئەترسێ لە ورەی کۆمەلگا بە تایبەتی پێشنگایەتی ژنان ئەترسێ لەو هیوایە کە ساز بووە لەو گۆڕانکاریە زەهنیەتیە کە کۆمەلگا ئیدی پشتی بەستۆ بەهێزی خۆی یعنی لەناو ئەم 2 ساڵەی شۆڕشی ژنجان ئازادیە ئەومە نەزانی ئەوەی کە بارودۆخی کۆمەلگا ئەگۆڕێ ئەو هێز و ئێرادەی کۆمەلگایە ناو سیاست گە لە غێرە ئینسانیە کە حاکمیت ئەنجام بدات بەڵێ بینیمان ئەعدامەکان هەر لە سەرەتای شۆڕشی ژنجان ئازادی زۆرە بوو زۆر بووە بە تایبەتی لە بەرامبەر بە ژنانیش ئێمە بینیمان کە هەر ڕۆژ زۆرتر دەبێتەوە بوو مەبەستی هەبوو کە خەڵک جارێتر بە هیوا بکاتەوە ترسێک ساز بکە بەڵام ئەو شتێک ئێمە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان ناوخۆ بە تایبەتی ئەوە دەبینین بڕوانم لە هەر لە دایکانی ئاشتیەوە لە بنەماڵی شەهیدانەوە چه پرسپێکتیڤێکمان پێ دەدەن دەڵێن نە بگرین نە پەشیمان بنەوە بڕۆن ڕێگەی منداڵەکانمان بەردەوام بکەن ئەمە پەیامی ڕادیکاڵی بنەماڵەکانە دوو لە زیندانەوە دەبینین نامەگەلێکە دەرکەوتن دقیقاً ئەو پەیامان پێدەن کە شۆڕش بەردەوامە دەبێت بەردەوامیش ببێت حاکمیت ناتوانێت بەم ڕێبازانە بەڵێ ئەمە ئەعدام هی ئێستا نییە بە چەندین ساڵە ئەمە سیاسەتێکی بنەڕەتی حاکمیەتە بەڵام هەر شوێنێک کە کەوتوەتە ناو بومبەستەوە لە جیاتی ئەوە لە ناوخۆوە چارەسەریکە لە ناوخۆ بەترتر هەنگاوی هەڵگرتووە و قەدەمە هەتا نابودی خۆی خەریکە نزیک دەبێتەوە بۆیە ئەوە پەیامێکە کە ئێمە لە تەرەفی کۆمەلگا و لە تەرەفی زیندانەوە لەناو ئەم ماوەی ڕابردووە بینیمان و بەڕای من بۆ هەموو لایەنەکان ئەوانەیە کە خەبات دەکەن تێکۆشان دەکەن پرسپکتیڤ هەم لە ناو خۆی زیندانەوە هەم لە لایەن بنەماڵی شەهیدانەوە دراوە کە ئەم شۆڕشە بە هەموو شێوازێک دەبێت بەردەوام بێت زۆر باشە خاتی ڕۆزارین ئێوە زۆر بە جوانی باسیەوەتان کرد کە ئەمە زۆر واقعیە کە ژنان ڕۆڵێکی پێشەنگیان هەیە تایبەتەن لە کوردستان چ لە بزوتنەوەی ژیناکە دیتمان وەچێ ئێستاش بەڕێستان داواکاریتان و چاوەڕوانیتان لە پێشدا لە ژنان چییە بۆ ئەم مانگرتنە بۆ ئەم بانگەوازە کە ڕۆژی چوارشەممە سێرەبندان لە کوردستان بەڕێوچێت و ڕوو بە خەڵکی کوردستان پامتان چیە لە کۆتاییدا بۆی کە گشتگیرتر و یەکدەنتر بێ بڕوانە لەم ماوە بە گشتی لە پاش ئەوەی کە حکمی بەغی درا بە پەخشانی عەزیزی بە وەریشە مرادی بڕوانن ئەومانە بینی کەچی هەڵوێستێکی یەکجار زۆر لەلایەن هەردوو ژنە تێکۆشەرەوە ساز بوو یعنی چی نەترسان کە حکمی ئەدام دراوە بە پێچەوانەوە ینی پەیامەکانیان ڕادیکالتر نیشاندا ئەوان لە ناو زیندانە شێوازێکی نوێی تێکۆشانیان وارد کرد هاوبەشیان لە ناو زیندانە ساز کرد و ئەوە بینیمان کە زیندانی ئێڤین ئەمساڵ یەکێک لە ساڵەکانی پڕ لە تێکۆشانی خۆی تێپەڕاند بە هەبوونی ژنانی تێکۆشەری وەک ئەم دوو عەزیزە لە زیندانە لە کۆمەلگای ئێمە چیمان بینی پاڵپشتێکی زۆر لە زیندانمان بینی ینی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت ئەو پاڵپشتی بەهێزەی خۆی لە منداڵەکانی نیشاندا لە دەرەوە بە هەمان شێواز بینیمان کە دەنگی پەخشان و وریشە گەهیشتە ئاستی دنیا بەڵام بۆ ئەوەی کە ئەم حکومە ئەعدامە بشکێت دەبێ تێکۆشانەکە زۆر بەرفراوانتر ببێتەوە یەک پێشەنگایەتی ژنان لێرە زۆر ینی زۆر دەبێت بەرچاو ڕوون بێت ئێمە وەکو کەژار دوێنێ بە مەحزیەوەی کە ئەو ڕاگەاندرە دەرا هەڵوێستی خۆمان پیشاندا حمایەتمان کرد لەناو ئەم 2 ساڵەشە بە هەموو شێوازی هەڵمەداوە کە دەنگی ئەم دوازیزە بگەین ئاستی دنیا لە ڕۆژهەڵاتی کوردستان لە بەشەکانی دیکەی کوردستان
حمایەتیان بۆ دروست بێت بینیمان کە لە ڕۆژاوای کوردستان بە چه ئاستێکی لە ئاستێکی زۆر ژوورە پشتیوانی لە هەردوو ئازیز کرا ئەمانە ئەم هەنگاوانە دروست بوون بەڵام ئەوەی کە هەم هێز ئەداتە کۆمەلگای ئێرانیش هەم دووبارەت پیشان دەدات کە بەڵێ کۆمەلگای کوردستان بە تایبەتی ژنانی هۆشیارن ئاگان لەکوێ ناکە ژنی ئاگا هەبێت زانا هەبێت لەوێت تەسلیمێت دروست نابێت خۆڕاگری دروست دەبێت مقاومەتێکی بێوەنە سازەوێت ئەمە لە زیندانە ئەومانە بینی ئێستاش پێویستە جارێکی تر مادام کە پەخشان و وەریشە بوون بە دەنگی هەموو کۆمەلگا مادام هەڵوێستێکی جەمعیان ساز کردووە مادام بوونەتە ینی هەموو هەڵوێستەکانیان بۆ هەموو کۆمەلگا بووە پێویستە ئێستا ئێمەش ببین بە دەنگی ئەو ژنانە بۆ ئەوەی کە نەتەنیا لە کەسایەتی پەخشان و وەریشە ئەعدام ڕاوەستێنین ببین بە هۆکارێک کە ئەعدام بە گشتی ڕاوەسترێت ینی ئێمە دەبینین ساڵانە ژمارەیەک ئەعدام ساز دەبێت و ژمارەیەکی زۆر بەرچاوە بۆ ئەوەی کە ئەم سیاسەتە غێرە ئینسانیە لە ناوبەرین پێویستە هەم ئەممانگرتنە و هەم ئەوەی کە هەڵوێستەکانمان زۆر ڕادیکالتر بێت لە بەرامبەر بە ئەم سیاسەتە. بەڵێ زۆر سپاس دەکەین خاتوو ڕۆزارین کەمانگەر بەرپرسی پەیوەندیەکانی کەژاکە لە نوێنەرایەتی پارتی ژیانی ئازادی کوردستان پێژاک لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین.